والله جواني شنواني هر خلشي أم ولاطن قابل به لشو هذا أشياء بو سيران بو نمونا أجري كاتوا إسراحتي خوي ورجري لو برسيبرو هينو خوشية دعائك أروى أجري كي ناكو جنته كنا يكو جنته أو كارسات الروضة أميك دو احتمال هي الريبوار ليو أروى للرجال يزجري بدس يزجري في الرياء مشهر هو كاربو أجر كوت نوا وزائدا أوش فرقي تركيا وبوردومان وكم على شديد وسائل تريشة أما نشهر ضربة لشينجي هرمي كردستانيين إما بشينجي ما خوش بيت مالي وكو مالي خومان وايا أبي لشاي خومان زياتر بيان باريس غاريان ليبين نابي إما بيان شيواني تيشان بدين بيان برين بيان سوتينين أيتو بياني دي سنة تيجي وبصيران لك شو دانيشي وڵاتەکە ناشرینە بێت وڵاتەکە بەرەو بیابان بوون ئەڕوا تێگەی ئەبێ هەمومان خزمەتیان بکەین بیان پارێزین چاومان لێیان بێت وەڵی من کە دارێکە بینم وشکە بێت نەمامێکە بینم کە وشکە بێ وەڵی ئێشەگاتە دڵم ئەمە نە پێم ناخۆشە لە ناخی دڵمەوە بەس دەسەڵاتم لێ چی بکەوە ئەوەتان ئێستا ئێمە 4-5 ساڵەمە پێش هەشت کەس لە حاستی خۆمان و ئەو دارانەمان ناشتووە هەمووی دارێکی جوان دارێکی ڕێک و پێکەوە تا خەڵک ئیسفادەی لێکا سێبەرەکەی خەڵک لە ژێرە ئیسراحەتەکات شتێکی هەر سیمایەکی جوانی هەیە ئینسان کە ئەیبینێ دڵی پێکرێتەوە بەس کە شوێنێک تۆ پیایە ڕووی کە سەوزایی نییە ژینگەی نییە هەر ئینسان تووشی عەسابەکات ئەمەنە ناخۆشە بەس کە ئاوە چاوت بەم سەوزایانەکەوێت دڵت پێکرێتەوە ئەبێ بە هەموومان ئاگامان لێ بێ و بیپارێزین و بەرەو فەوتان نەڕۆن